سڵاوتان لەبێ بەڕێزان ئەمڕۆ کۆبوونەوەی پێنج لایەنە سیاسەکەی هەرێم لە شاری هەولێر ئەنجام درا. دوای کۆبوونەوەکەش لایەنەکان ڕایانگەیاند لەسەر دابەشکردنی پۆستەکانی بەغدا گەیشتن و تەڕێکەوتن و وەزیرەکانی کورد بۆ دەستبەکاربوون لە حکوومەتی عێراق دیاری دەکەن. ئێستا لایەنەکانی هەرێم لەسەر پۆستەکانی کورد لە بەغدا ڕێکەوتون، کەواتە کەی وەزیرەکان دەچنە بەغدا و دەستبەکار دەبن. چوونەوەی کورد بۆ بەغدا و دیاریکردنی وەزیرەکان تا چەند لەژێر فشاردا بووە. نوێنەری نەتەوە یەکگرتووەکان بۆچی بەشداری کۆبنەوەکەی کرد سەبارەت بە پرسی کۆبانەیەکی کێک بۆ لە تەورەکانی کۆبنەوەکە لایەنە سیاسیەکانی هەرێم دەیانەوێت چی بکەن و چی لە توانادا هەبووە و نەکراوە. بۆچی کۆبنەوەی پێنج لایەنەکە پرسی پارێزگاری سلێمانی یەکلا نەکردەوە وەک پێشتر باز دەکرا. بەڕێزانم پرسیارانە و کۆمەڵە پرسی دیکەی پەیوەندیدار لە دیوی دووەمی هەواڵ تاوتو دەکەین بۆ مەبەستە لە شاری هەولێرەوە. میوانداری بەڕێز هیوا میرزا سابیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستانمان کردو. ئێوەش دەتوانن لە پەیجەکانی NRT لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ڕێگەی کۆمنتەوە پرسیارەکانتان بە پرسیارەکانتان بەشدار بن لە بەرنامەکەمان. کاکی وا سڵاو لەبێ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەو کۆبنەوەی ئەمڕۆ نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرا تا چەند لەسەر پۆستەکانی بەغدا گەشتنە ڕێکەوتنی کۆتایی. ئەوەی ڕاگەین ڕاگەشتنتە ڕێکەوتن سەرجەم لایەنەکان بە ئێوە شۆک و یەکگرتووی ئیسلامی گەشتنەتە ڕێکەوتنی کۆتایی بۆ دابشکردنی پۆستەکانی بەغدا. بسم الله الرحمن الرحیم. سڵاو لە جەنابی شت. لە ڕاستیە ئەم کۆبوونەوەی لووتکە کە ئەمڕۆ ئەنجام درا وەکو دەست پێشخەرێکی بەڕێز ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئێمە لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیمان کاتێک تاوتوی بارودۆخی هەرێمی کوردستانمان کرد بە تایبەتی بارودۆخی فەرمانبەران و دواکەوتنی موچە و بابەتی بووجە کە ئابووری کوردستانی ئەتوانم بڵێن بە شێوازێکی ئاشکرا وەستاندووە و نەهامەتیەکان کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. بۆیە پێشنیاری ئەومان کرد کە لە زووترین کاتە کۆبوونەوەیەکی لووتکە ساز بدرێ بۆ چەند بابەتێک. یەکێک لەو بابەتانە بابەتی هێرشی داعش بۆ سەرکۆبانی و هەروەها بابەتی بەشداریکردن لە حکوومەتی عێراقی فیدراڵ و چارەسەرکردنی کێشەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. لە کۆبوونەوەی ئەمڕۆ بە تێروتەسەل ئەوەی کە زیاتر بابەتی کۆبوونەوەکە بوو زیاتر وەختەکە بەشی ئەوەی ئەکرد بابەتی شێوازی بەشداریکردن بوو لە حکوومەتی عێراقی فیدراڵ. ئەوە بڕیارێ بوو کە لایەنی کوردستانی پێشتر ئەو بڕیارەیدا بوو کە بەشداری ئەکەن لە حکوومەتە، بەڵام بەهۆی ئەوەی کە لەسەر شێوازی دابشکردنی پۆستە وەزاریەکان نەگەیشتبوونە دەرەنجامێ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشداریان لە حکوومەت دواکەوتبوو. ئەمە ژوای کردهبوو هیچ پێهەڵسانێک و هیچ یەکێک لەو داوە مەرجانەی کە حکوومەتی هەرێم داوای بوو بۆ بەشداریکردنی لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ هیچی جێبەجێ نەکرێت. بۆیە چەندە ئەم کۆبوونەوە دوا بکەوتایە ئەوەندە باری ئابووری و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زیانی دواتر دەمەوێت قسە لەسەرەوە بکەین کە هەندێک پیان وایە ئەمە کۆبنەوەیکی درەنگ وەخت بووە و بۆ چوونی لایەنە سیاسیەکان سەبارەت بە ماوەی کە حکوومەتی عێراقی پێگەنراوە زیاتر لە مانگێکە بۆچی ئێستا کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەبەسێت. بەڵام ئەوەی پەیوەندی بە دابشکردنی پۆستەکانەوە هەیە. ئێوە لە لایەنە سیاسیەکان گەشتنە ڕێکەوتنی کۆتایی مەبەستم پۆستی وەزارەتەکانە. بەڵێ گەیشتینە دەرەنجامێکە کۆتایی بەو حاڵە هێناکە ئیتر بواری ئەوە نەماوە کە لە بەشداریکردن لە حکوومەت لایەنی هەرێمی کوردستان دوا بکەوێت. ئەوەی کە زیاتر جێگەی قسە لەسەرکردن بوو بابەتی وەزیری کۆچ و کۆچبەران بوو لەگەڵ وەزیری کاروباری ئافرەتان لە نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و لە نێوان بزوتنەوەی گۆڕان کە ئێمە پێشتر وامان ئەزانی و قەناعەتمان وا بوو بە گوێرەی سەقاقی هەڵبژاردن وەزیری کۆچ و کۆچبەران و ئەو وەزارەتە بەر یەکگرتووی ئیسلامی کوردستانەکەوێت. بەڵام کاتێک لە کۆبوونەوەی ئەمڕۆ کە لایەنەکان قسەیان کرد و تاوتۆی مەسەلەکە کرا، ئێمە وەکو یەکگرتوو هەردەم ئەوە یەکێکە لە استراتیژیەکانمان و داوایشمان کرد لە هێزوو لایەنە کوردستانەکان لە هەموو وێزگەیەکە کە بەرژەوەندی گشتی بخرێتە سەر پێش بەرژەوەندی حیزبیەوە. لەو ڕوانگەوە پاش ئەوەی کە پاش تاوتێ و دانووسانێکی زۆر سیرمان کرد، دواکەوتنی ئەم کۆبوونەوە و فەشەل پێهێنانی ئەم کۆبوونەوە زەربەیەکی گەورەیە بۆ ناوماڵی کوردی و بۆ باری بژێوی و دۆزەکانی هەرێمی کوردستانە ئەو کێشە و ئەزمانەی کە هەیە. بۆیە بڕیارماندا ئەو پشکەی کە بۆ ئێمە دیاریکرێەوە کە وەزیری کاروباری ئافرەتان بوو قبوڵمان کرد و وەزیری کۆچ و کۆچبەرانیش درا بە بزوتنەوەی گۆڕان بەم شێوەیە کۆتایی بەو کێشەی هێنرا و چاوەڕێ ئەەکەین لە نزیکترین کاتدا وەزیرەکان چەند بەشداری حکوومەتی ئێوە لە بەرامبەر هیچ پۆستێکی دیکەدا بەمە ڕازی بوون مەبەستم پۆستی حکومی یاخود وەزاریە لە عێراق و یاخود لە هەرێمی کوردستان بۆ
ئەوەی کە وەزارەتەکەتان گۆڕی بە وەزارەتێکی تیگە بە تایبەت کە وەزارەتی کۆچبەران داواکاری ئەوە بوو هیچ پۆستێکی دیکە وەردەگرن لە بەرامبەر لە ڕاستیە ئەوەی کە زیاتر ئێمە کە بڕیار لەو بارەوە درا و پاش ئەوەی کە زانیمان لایەنی بەرامبەر پێداگریەکەی ئەوەندە زۆرە ئەگەر بێت و ئێمە مرونەت نەنوێنین لەوانەیە کۆبوونەوە کە شکستی پێبێت ئەوش لەم کاتەیە ئەبۆ هۆی ئەوەی کە بەشداری لایەنی کوردستانی لە حکوومەتی عێراقی فیدراڵە دوا بکەوێت و لەم نێوانیشە جگە لە هاوڵاتیان کێ هەیە زەرری بەرەکەوێت بۆ استراتیژی ئێمە و ئەوەی کە لە ڕوانگەی و بڕیارماندا لەو مافەی خۆمانکەوە ئەزانین بە ئێستحقاقی هەڵبژاردن وایە بیدەن بە لایەنێکی تر لەبەر بەرژەوەندی گشتی تەنها بەرژەوەندی گشتی بۆ ئەوەی کۆتایی بەم گرفتانە بهێنرێت و قۆناغێکی تازە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵە دەست پێ بکرێت بۆ چارەسەری ئەو کێشە هەڵواستراوانەی کە ماوەی چەندین ساڵە هەرێمی کوردستان ئێستاەوە تایبەتی کێشەی بوجە کێشەی موچەی فەرمانبەر کاندیدتان بۆ پۆستی وەزارەتی کاروباری ژنان کەی یەکلا دەکەنەوە وەک باستان کردکەوە پێشتر بە نیاز بوون وەزارەتی کۆچ و کۆچبەران وەربگرن ئێوەکو یەکگرتووی ئیسلامی کاندیدتان دیاری کردووە پێشتر بۆ وەزارەتی کاروباری ژنان یاخود کەی یەکلایی دەکەنەوە لە ڕاستیە ئێمە هەروەک ئاماژەم پێکرد پێشتر وامانەزانی بە گوێرەی استحقاقی هەڵبژاردن وەزارەتی کۆچ و کۆچبەرانە بۆیە ئێمە پێشتر ئەندامێکی مەکتەبی سیاسی خۆمان پاڵاوتبوو بۆ ئەو پۆستە و ئامادەکاریمان بۆ کردبوو ئەم گۆڕانکاریانەی کە ئەمڕۆ لەم کۆبوونەوەی لوتکەیا ڕوویدا بۆ هۆی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ داوا بکەین لە سەرکردایەتی دەڤەرەکان لە نزیکترین کاتە لەسەر ئاسی هەر سێ دەڤەرەکە هەر چوار دەڤەرەکە پاڵێورایەکی پاڵێوراوێکمان بۆ بنێڕون دوایی لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکلایی بکرێتەوە چونکە دیاریکردنی وەزیر دەسەڵاتی ئەنجومەنی سەرکردایەتیە بە ڕاوێژ لەگەڵ سەرکردایەتی دەڤەرەکان و مەڵبەندەکان ئەو پاڵێوراوە مەرجە لەو ئافرەتانە بێ یاخود لەو ژنانە بێ کە لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکگرتووتان ئێمە مەرجماندانە ناوە لایەن مەکتەبی سیاسیەوە لیژنەیەک دیاری کراوە کە کۆمەڵە پێوەرێکی داناوە لە ڕوانگەی ئەو پێوەرانەوە هەر کەسێک بە گوێرەی پێوەرەکان نمرەی یەکەمی هێنا بێگومان ئەوە بە دەنگدان لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکلایی ئەبێتەوە مەرج بۆ ئێمە ئەوە نییە کە ئەندامی سەرکردایەتی بە یا مەکتەبی سیاسی مەرجی ئێمە ئەوەیە کە ئەو پێوەرانی کە دیاری کراوە لەلایەن لیژنەی پسپۆڕەوە هەر کەسێک پلەی یەکەمی هێنا ئەوە ڕاستەوخۆ بە دەنگدان ئەبێتە ئەو وەزیرە پاڵێوراوەی ئێمە ئێوە لە ماوەی ڕۆژانی داهاتوودا بڕیارە کۆبنەوەیەک بکرێت یاخود ئێستا یەکێتی نیشتیمانی و گۆڕان پارتیش وەزیرەکانی خۆی یەکلایی کردوتەوە ئێوە کەی یەکلایی دەکەنەوە و بڕیاری شەکەی وەزیرەکان بستنەوە بەغدا بۆی دەست بەکار بن ئێمە بە پشتیوانی خی گەورە لەم ماوەی دووست تا پێنجشەمە وەزیری خۆمان یەکلایی ئەەکەینەوە بۆی دۆزی کورد و بەشداری حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراقی فیدراڵ بەهۆی ئێمەوە نەبێتە هۆی دواکەوتن بۆیە ئێمە زۆر پەرۆشین بۆ ئەوەی لە زووترین کاتە ئەم کێشە کۆتایی پێبێت چونکە لە ڕوانگەی ئەم بەشداربوونەوە ئەتوانین هەنگاوی تر کەوا لایەنی کوردستانی داوای کردو و ئەو مەرجانەی کەوا پێویستێکی واقعی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە بتوانین جێبەجێ بکرێت لە بەغا بۆیە ئێمە لە ماوەی ئەم چەند ڕۆژەیە وەزیرەکەی خۆمان و هیواخوازین لە ماوەی ئەم هەفتەیە بەشداری لە حکوومەتی عێراقی فدراڵا بکرێت بۆی لە هەفتەی داهاتوو دەست بکرێت بە چارەسەری بەشێک لەو کێشانە بەتایبەتی چارەسەری کێشەی بووجە و کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. کاکی واگوێت لە پرسیارەکەم بوو فەرموو لایەنە سیاسیەکان بڕیاریاندا ئەمڕۆ لە کۆبنەوەکە کە کۆتایی ئەم هەفتە وەزیرەکان دەگەڕنەوە بەغدا بۆ سێن خواردن واتە ڕۆژی پێنجشەمە بەڵێ بەڵێ هەر سەبارەت بە کاندەکەی خۆشتان باسدان لەوە کرد کە تا ڕۆژی پێنجشەمە ئێوەش کاندی خۆتان یەکلا دەکەنەوە پرسێکی دیکە بەژاریکردنی نوێنەری نەتەوەیەگرتووەکان بوو دەوترێت جۆرێک لە فشار هەبووە لەسەر لایەنی کوردی لە کۆبنەوەکەدا لە ڕاستیە زۆر جار زۆر شتە وترێ بەڵام لە بنەڕەت هەوا نییە زیاتر
بەشداریکردنی لایەنی نەتەوە یەکگرتووەکان لەسەر داخوازی و پێشنیاری بەڕێز ئەمینداری گشتی بوو کە داوای لەکرد لایەنەکانی تریش پیان باش بووە لە کۆبوونەوەی پێشووتریشا بەشداری کردووە ئەگینا هیچ فشارێک و هیچ مەرجێک لە لایەنی ئەوانەوە نەبووە ئەوان زۆر بەپەرۆشن بۆ ئەوەی لایەنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی فدراڵ بگەنە دەرەنجامێکی باش بۆی چارەسەری کێشەکان بکرێ و ئەم ئەزمە و قەیرانەی کە ڕووی لە عێراق کردووە بەرە و چارەسەربوون بڕوات. بەڵێ کاگیوە دەگەڕێمەوە وڵات ئێستا لە سلێمانی لە شاری سلێمانی چالەکیەکە سەبارەت بە دۆخی کۆبانێ دەمێ بچمە لای پامێرمان گۆران عەبدوڵڵا گۆران سڵاوی لێبێ ئەو چالاکی ئەو ئەگە باستێکی و چالاکیە بکەی کە ئێستا بۆ پرسی کۆبانی هەیە لە شاری سلێمانی. بەڵێ ئێوارەی ئێوارەی بینەرانی ئەنارتیش باش ئەمڕۆ ئێوارە کاتژمێر حەوت قاوەخانەی کللتوری پرۆژەیەکی ئەنجامدا بۆ پشتیوانیکردن لە کوبانێ کە پرۆژەکە چالایشیکی تایبەت بوو لە چاو گردبوونەوە خۆپیشاندانەکانی ڕابردوو کە لە هەر چوار پارچەکەی هەرێمی کوردستان بۆ پیشانیکردن لە کوبانێ ئەنجامدرا بوو لە کاتژمێر حەوتەوە تاوەکو ئێستاش کە لە ئەم دیمەنانەی دواوی ئێمە گەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە زیاتر لە 1000 باڵۆن لێرە لە پارکی ئازادی لە سەکۆی پارکی ئازادی بەرزکراوەتەوە بۆ ئاسمان کە ئەمەش بە پێوتی سەرپەرشتیاری پرۆژەکە بێ ئەمە هێمایەکە بۆ ئاشتی و لە کاتی هەڵدانی یاخود لە کاتی بەرزکردنەوەی باڵۆنەکانە دروشمیان بۆ کوبانێ دەوتەوە و جگە لەمەش لێرە سندوقی ڕێکخراوی هانا دانراوە کە تیایدا کۆمەک بۆ کوبانێ کۆکاتەوە کە هەر کەسێک لێرە ئەتوانێت بە بڕێ پارە هاوکاری خۆی بۆ کوبانێ ڕابگەێنێ ئەمە لێرەوە ئەوش بڵێم وا بڕیارە سبەی ئێوارەش کاتژمێر 4 لە بەردەم باغی گشتی خۆپیشاندانێکی فراوان بۆ پشتیوانیکردنی کوبانێ لە بەردەم باغی گشتیەوە بۆ بەردەرکی سەرا بەڕێوە بچێت. بەڵێ گۆران عەبدوڵڵا پەیامێری چالاکیە بووە ئەمی کە وتیشمان. بەڵێ گۆران ئەگەر شتێکی تر هەبێ بڵێیت. بەڵێ وەکوتم چالاکیەکی تر سپەی ئێوارێک کە خۆپیشاندانێکی فراوانە لە کاتژمێر 4 لە بەردەم باغی گشتی بۆ بەردەرکی سەرا ئەنجامەدرێت ئەمە دوایین زانیاریەکان بوو یاخود با بڵێن دوایین باسەکان بوو سەبارەت بە چالاکیەکان بۆ کوبانێ کە بۆ مانگوازەوە. بەڵێ سوپاس بۆ گۆران عەبدوڵڵا پەیامێری ئەنارتی لە سلێمانی. کاکی وا دووبارە سڵاوی لێبێ سەبارەت بە دۆخی کۆبانی کە لە سەئاسی ناوخۆیی نێودەوڵەتیش کاردانەوەکان بەردەوام ئەمڕۆ لەو کۆبنەوەیە کۆبنەوەی لایەن سیاسیەکان باستی هەڵوێستی لایەنەکان کراوە سەبارەت بە پرسی کۆبانی بە بڕای ئێوە دەکرا چی بکرێ بۆ دۆخی ئەو دۆخی کە ئێستا لە کۆبانی هاتوتە پێش لە سەئاستی هەرێمی کوردستان کە نەکرابێت. لە ڕاستیە بابەتی کۆبانی و ئەو کێشە و ئەزمەیە کە ڕووی لەو کوردانی ڕۆژئاوا کردو بابەتێکە جێگەی ئیتیفاقی هەموو لایەنە کوردستانیەکانە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کۆمەڵایەتووە لە ڕووی بەدەمەوبوونەوە لە ڕووی یارمەتی و خزمەتگوزاری و ئیتیفاقێکە کە وا نازانم لایەنێکی کوردستانی هەبێت کە نەکۆڵی لەوە بکات بۆیە ئەمڕۆی جەخر لەوە کراوە هەموو ڕێگەیەکی یاسایی و بابەتی بگیرێتە بەر بۆ یارمەتیدان و ڕزگارتنی کۆبانی لەو قەیرانەی کە ڕووی تێکرەوە ئەو پەلاماردانەی کە لای داعشەوە ڕووی تێکرەوە بۆ ئەمەش بێگومان حکوومەتی هەرێم لەسەر ئاسی پەرلەمان و لەسەر ئاسی سەرۆکایەتی هەرێم بە بەردەوامی لەسەر خەتە لەسەر ئاسی هەرێم و هەروەها لەسەر ئاسی نەتەوە یەکگرتووەکان و لەسەر ئاسی یوئێنیش. ئێوە ڕازین لەو هەوڵانی کە لەسەر ئاسی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم بۆ پرسی کۆبانێ دراوە؟ وەڵی تر خۆی هەموو ئەو شتانە ڕێژەیە ئێمە جەخر لەوە کراوە کە زیاتر بکرێ ئەگەر شتێک تێبینیەکە لە بوارێکە کەم تەرخەمی کراوە چارەسەر بکرێت و هەر پێشنیارێک بە باش ئەزانرێ ئاراسی لایانی پەیوەندیدار بکرێ بۆی زیاتر بەدەمیانەوە بێت. بەڵێ کاکیوە هەر سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆ چەند پرسیارێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتوون دەمێ بۆتی بخوێنمەوە پرسیارێک دەڵێ ئایا باسی بودجە کراوە ئەگەر باسییان کردو بەغدا هەڵوێستی چی دەبێ؟ پرسیارێکی دیکە لە چ پلانێکیان داناوە بۆ گەڕانەوەی بودجە و موچەی هەرێم هەر لەسەر موچەی ناردنی موچە و بودجە چەند پرسیارێک دووبارە بوونەتەوە پرسیارێکی دیکە دەڵێ بە گەڕانیان بۆ بەغدا کێشەکان چارەسەر دەبن. زانیاریەکە بوو لەوەی کە گوایە عەبادی بەلایانی کوردی ڕاگەیاندەوە بە گەڕانەی وەزیرەکان موچەی زیاد لە چەند مانگێکی هەرێم دەنێرێت ئەمە تا چەند ڕاست بووە بە دیاریکراوی لەسەر پرسی موچەی فەرمانبەران و بودجەی هەرێم لایەنە سیاسیەکان چیان باس کرد ئەمڕۆ؟ لە ڕاستیە کێشەکانی نێوان هەرێم و بەغدا قوڵترە لە کێشەی موچە و بودجە هەر لە مادەی سەوچلەوە بیگرە لە مادەی نەوت و غازەوە لە دەسەڵاتەکانی هەرێمەوە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم
و ئێستش کە بابەتی بوجە و موچەی هاتۆتە سەر لەبەرەوە ئێمەوە حاڵین لایەنە سیاسیەکان قەنەعەتمان وایە بە بەشداریکردن لە حکوومەتەکە و مباشەرەکردن بۆ بەکار بەشێک لەو کێشە بە تایبەتی کێشەی موچە و هەروەها کێشەی بوجە چارەسەر ئەبێت بێگومان بەرامبەرەکەی هەندێک داواکاری هەیە و هەندێک ڕەخنەی هەیە پێویستە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان بەجددی لەسەریان لەگەڵیان هەڵوێستە بکات و بگەنە دەرەنجامێکی باش ئێمە ئەبێ وا بزانین قەنەعەتمان وا بێ کەم شتانە هەروە ئاسان نییە و بەرامبەرەکەی شەوڵەدا مەرجەکانی خۆی بەسەر ئێمەیە فەرز کات بەڵام ئەوەی گرنگە کە ئەمڕۆ ناوماڵی کوردستان هەمومان یەک هەڵوێستمان هەبێت یەک دەنگ بین و ئەم کۆدەنگی کە ئێستا لەسەر لەلایەن هەرێمی کوردستانەوە هەیە و بەشداری ئەو حکوومەتەکە کە هیواخوازین بەشدار و شەراکەتێکی ڕاستەقینە بێت بتوانێت چارەسەری کێشەکان بکات بەڵام ناتوانین بڵێن ئەم کێشانە لە ماوەی شەو ڕۆژێکە لە ماوەی چەند مانگێکە چارەسەرە بێ ماوەی 4 ساڵیان لە پێشە کە پێویستە بۆ هەرێک لەو بابەتانە سەقفێکی زەمەنی و کاتێک دیاری بکرێت لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ لایەنی هەرێم بگەنە دەرەنجامێکی باش و چارەسەری ئەو کێشانە بکەن بەڵێ ئەو زانیاریە هەبوو لایلانە سیاسەکان شتێکی لەو جۆرەکە عەبادی بەلانی کوردی وتی بێت بە گەڕانی وەزیرە کوردەکان موچەی زیاد لە چەند مانگێکی هەرێمی کوردستان دەنێرێت شتێکی لەو جۆرە باس کراوە ئەوە لە چەند سەرچاوەیەکەوە باس کراوە لەم ڕۆژانە ئێمە سەرۆکی پەرلەمانی عێراقمان بینی هەر باسی لەو بابەتە کرد کە قەزەی موچە بە بەشداریکردن لە حکوومەتەکەیە بەشێکی زۆر لەو گریانە ئەکرێتەوە و قەزەی بوجە بێگومان ئەمەش قەزەی بوجەکە زیاتر پەیوەستە بە بابەتی نەوتەوە پێویستە لەگەڵ عێراقی فیدراڵ و وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لە قۆناغەکانی داهاتووە کۆبوونەوەیان لەگەڵا بکەن و بگەنە دەرەنجامێکی باش بەڵام ئەوەی کە تا ئێستا زانیاری لەو بارەوە هەیە عەبادی ڕەزامەندی پیشاناوە کە قەزەیەکی موچە چارەسەر بکات بەڵێ پێتان وانە کەمتەر خەمی لەلایەن لایەنی کوردیەوە هەبوو بێت سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی بەتایبەت موچە کە ئەمڕۆ هەرێمی کوردستان بە قەیرانێکی داراییدا تێدەپەڕێت کەمتەر خەمی نەبووە لەلایەنی کوردیەوە بۆ چوونە پێشەوەی لەگەڵ بەغدا بۆ چارەسەری پرسی نەوت و ئەوەی پەیوەندی بە پرسی موچەوە هەیە بەتایبەت وڵا بێگومان ناتوانین بڵێن کەم تەرخەمی نەبوو بەشێکی زۆری کەم تەرخەمیەکە گەر عوزرێکی بۆ دابنێن ئەم بارودۆخە نائاسایی و ناهەموارەوەی کە لەم ماوەڕوو لە هەرێمی کوردستان کرد بەهۆی پەلاماردانەکان و کێشەی داعشەوە ئەینا پێویست بوو ئەم بابەتە زووتر بەدەمیەوە بڕن زووتر ئەم بابەتی دیاریکردنی وەزیرەکان و پشکی هەر لایەنێک چی بەرەکەوت چ وەزارەتە زووتر کۆتایی پێ بهێنرایە چونکە کێیە باجی دواکەوتنی بەڵام ئەو بڕیارە بەدەست کێ بوو لەناو لایەنە سیاسیەکانی هەرێم ئەو بڕیارە بەدەست کێ بوو کە زووتر بگەڕێنەوە و مانگێک و 5 ڕۆژە حکوومەتی عەبادی متمانی پێدراوە ینی بۆچی بەم درەنگ وەختێ کۆبوونەوە دەکرێت بێگومان ڕوو لە هەموو لایەنەکان ئەکات بە تایبەتی هێزی سەرەکی کە زیاتر بەرپرسیارەتی لەم قۆناغایە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتمانی ئەمانە زیاتر مەسئولیەتیان زیاتر بە حکمی پێگەی یان زیاتر لە ئاسی عێراق و لە ئاسی هەرێمی کوردستانیشە بەڵێ ئەو کۆبنەوەی کە پێشتریش باسم کرد کە پێتان وانە کۆبنەوەیکی درەنگ وەخت بوو سەبارەت بە هەڵوێستی لایەنە سیاسیەکانی هەرێم هەروەک وەڵامم دایتەوە ئەما گەر زووتر بکرابایە باش و بەڵام کوردستانی زەرە لە نیوەیە بگەڕێتەوە باشترە گەر بتوانێت بە زووترین کات مباشرە بکەن و چارەسەری ئەو کێشانە بکەن بە تایبەتی چارەسەری موچە کە ئەمڕۆ هەموو تاکێکی هەرێمی کوردستان باجەکەیەدا شتێکی باشە ئەو هەڵوێستی وەک ڕیزی باست کرد کە پێویستە بۆ لایەنە کوردیەکان لەو کۆبوونەوەیە هەست پێ دەکرا کە هەبێت لە ناو لایەنە کوردیەکانی هەرێمە ئێستا بە تایبەت بەرامبەر بە بەغدا لە ڕوانگەی بڕیاری ئەو دابشکردنەوە ڕازیبوونی هەموو لایەنەکان بە پشکی خۆیان و ئامادەی هەموو لایەکمان بۆ ئەوەی بە یەک دەنگ و یەک هەڵۆز بەشداری لەو حکوومەتە بکەین گەشتبینی پێوە دیارە بەڵام ئیتر ناتوان ئێمە نکۆڵی لەوە بکەین کە ناکۆکێکی تەمەندرێژ لە ناولایەنەکانی هەرێمی کوردستانە هەیە و بەداخەوە لەم دوایانیشە هەست پێ کرا لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانە کەوتە سەر ڕووپەڕی ڕۆژنامەکان و ڕاگەیاندنەکان بۆیە ئێمە هیواخوازین بە پشتیوانی خی گەورە چارەسەری ئەوانە بکرێت چونکە ئەمڕۆ لە دۆڕیانێکی هەستیارایە هەرێمی کوردستان وەختی ئەوەی نییە کە لەبەر مەسلحەتی حیزبی و لەبەر بەرژەوەندی حیزبی بابەتە نیشتیمانی و نەتەوەیەکان کێشەی لاوەکیان بۆ دروست بکرێت نەبوون ئەم هەڵوێستیەیەک نەبوو لە هۆکارەکانی دواکەوتنی ئەم کۆبوونەوەی و دواکەوتنی چوونەوەی وەزیرەکان بۆ بەغدا
دوور نییە. بەڵێ ئێوە پێشتر چەند جارێک لە خولەکانی ڕابردووی پەرلەماندا باز لەو دەکرا لەسەر ئاستی عێراق بەتابەت یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی رەخنە لە یەکێتی و پارتی دەگیرا بەوەی کە لەسەر ئاستی عێراقدا رەخنە و هەڵوێست و بۆچوونەکانیان لە بەرچاو ناگرن. لەم کۆبوونەوەی ئەمڕۆ هەستەکەن لە ئێستادا بۆچوون و هەڵوێستەکانی ئێوەژ وەکو یەکگرتووی ئیسلامی و دوولایەنەکەی دیکەش لە بەرچاو دەگیرێت بەتایبەت لەلایەن یەکێتی و پارتیەوە لە چوارچەوەی عێراقدا مەبەستمە؟ وا بینم کە ئەوە بۆتە ئەمری واقع، ینی هەموو لایەنەکان پێویستیان بە یەکتر هەیە، بە تایبەتی پارتی و یەکێتی کەم بۆ ماوەی زیاتر لە 20 ساڵ قۆرخی دەسەڵاتیان کرد بۆ هەموو شتەکانیان لە خۆیانە کۆ کردبووەوە بە گوێرەی اتفاقێکی استراتیژی بەبێ هێز و لایەنەکانی تر بڕیارەکانیان ئەدا و ئەمەش بێگومان پێگەی زۆر لاواز کردبوو، چونکە لەگەڵ بوونی اتفاقی استراتیژیان ناکۆکیەکان لە لووتکەیا بوون و بە قوڵا چوبوون. بۆیە ئێستا ئێمە هیواخوازین کە ئیتر ئەو سیاسەتی پاوانکاری و سیاسەتی وەلاخستن و سیاسەتی حساب نەکردن بۆ بەرامبەرەکان کۆتایی پێبێت، هەر پێنج لایەنەکە بۆ ڕێخستنەوەی ناماڵی کوردی کار بکەن و حسابی گەورە و بچووک نەکرێت، بەشداری و نوێنەرایەتیە و پێویستە حسابی بۆ بکرێت. بەڵێ پرسیارێکی دیکات و سەبارەت بەو ماوەی کە بۆ کورد دایناوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی، ئایا کورد ماوەکە درێژ دەکاتەوە؟ هەڵوێستی لایەنەکان چی دەبێت لەسەرەوەی کە 3 مانگ دیاری کرا بۆەوەی کە کورد داخوازیەکانی جێبەجێ بکرێت لەگەڵەوەی ماوەی زەمەنی بۆ هەندێک لە داخوازیەکانی مادەی 140 و پرسی پێشمەرگەوانی کە دیاری کراوە؟ بە قەناعەتی من ئەو ماوەی کە دیاری کراوە کەمە، چونکە ئێمە تەجروبەمان هەیە. ماوەی 140 کاتی خۆی من لە خولی دووەمی پەرلەمانە ئەو کاتی بۆی دیاری کرابوو، هیچی جێبەجێ نەکرا و دواترەوە بوونەتەوە یەکگرتوەکان لە سیوێکی 12 2007 هاتە سەرخەت 6 مانگیان درێژ کردەوە. مادەم بەرامبەرەکە ئامادەی نەبوو، مادەم بەرامبەرەکە سیاسەتی پیلانگێڕی و شەڕەنگێزی و پەراوێستنی بەکارهێنا ساڵێک و 2 ساڵ نەیتوانی لە بابەتەکان هیچ بەرەو پێشەوە بڕات. ئێمە وا ئەبینین ئەم حکوومەتەی ئێستای عێراق، حکوومەتی بەرەز عەبادی دەرسی وەرگرت بێت لەو سیاسەتی حکوومەتەکانی پێشوو کە سیاسەتێکی چەوت بوو، سیاسەتێ بوو جگە لە وێرانکاری بۆ عێراقی شتێکی بەرهەم نەهێنا. بۆیە هیواخوازین ئەم هەڵەکانی ئەو دووبارە نەکاتەوە و ئەو بەڵێنانی کە ئیدا جێبەجێ بکە. ئەوەی گرنگە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان بە جددی خەریکی کارەکانی بێت، متابعی کارەکانی بکات و لە ڕوانگەی چەند مانگێ 2 مانگ دەرئەکەوێ بەرامبەرەکە ئایا حوسنی نیەی هەیە، ئایا بەرامبەرەکە ڕاست ئەکات، ئایا بەرامبەرەکە بەرنامە میکانیزمی جێبەجێکردنی گرتوۆتە بەر. ئەگەر هەستیان بەوە کرد بەرامبەر جددیە و ئەوێ چارەسەری کێشەکان بکات، ئەوە دەستخۆشی لێ بکەن و بەردەوام بن. ئەگەر زانرا وانە پێویستە بوێرانە و دلێرانە و بەڕاشکاوی ڕای بگێنن و هەڵوێستی خۆیان هەبێت و حکوومەتی هەرێم هەڵوێستی خۆی لەو بارەوە ڕاگەێنێت وەکو قۆناغەکانی تر نەیمرێنێت هەندێک ناوی جۆرا و جۆرەوە دوایی کێ زەرەر بکات، دۆزەکانی هەرێمی کوردستان زەرەر بکات. بەڵێ مەبەست پرسیارەکەی من ئەوە بوو ئەو ماوەی کە دیاری کراوە بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی، ئەگەر لایەنی کوردی ئەم ماوەی درێژ بکاتەوە هەڵوێستی کورد لاواسن ناکە لەوەی کە ئێستا هەیە لە عێراقدا؟ لە ڕاستیە ئەو خۆ نزیکی مانگ تێپەڕی بەسەر ئەو 3 مانگەی کە دیاری کراوە. لەوانەیش جۆرێک لە پەلەکردن هەبوو بێت لەوەی کە دیاریان کردووە، چونکە ئێمە پێکێنانی ئەم حکوومەتە و بەشداری پێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان ئەزانی لە بارێکی ئاسایی نەبوو. بەرامبەرەکە هەر لە سەرەتاوە جۆرێک لە ملهوڕیمان پێوە ئەبینی و جۆرێ لە بێنیازیمان پێوە ئەبینی. پێشەوەی وەڵامی لایەنی هەرێمی کوردستان یەکلایی بێتەوە لە پەرلەمانی عێراق ئیعلانی حکوومەتەکە و وەزارەتەکان کرا. لەبەرەوە لایەنی کوردی بەگشتی و هەموو هێز و لایەنە سیاسیەکان و جەماوەری هەرێمی کوردستان ئەبێ ئەوە بزانێت ئەم حکوومەتە ئاوا پێکاتەوە هەر لە سەرەتاوە ئەوە حسابی بۆ لایەنی کوردستانی کردووە. بۆیە لایەنی کوردستانی پێویستە زۆر بە هەستیاری مامەڵە بکەین و خۆشباوەڕ نەبین لەم لایەنانەوە. بەڵێ سەبارەت بە ڕۆڵی نەتەوەیەکگرتووەکان باسی بابەتێکت کرد. ئەمڕۆ نوێنەری نەتەوەیەکگرتووەکان چ داواکاریی لە کورد هەبووە؟ ئەو لە ڕاستیە داواکاری ئەوەیە کە بەشداری لەم حکوومەتە بکرێت. هەمومان پەیوەستین بە دەستورەوە بە جددی عێراقێک کە عێراقی هەمووان بێت، هەموو پێکاتەکان حسابی بۆ بکرێت، بەو هیوایی بتوانرێت ئەم کێشە و گرفتانە چارەسەر بکرێت. من وازانم نوێنەری UN
جگە لە تەوسیات هیچی تری لەبەر ناڕوە چونکە UN خۆمان ئەزانین لە ماوەی 6 ساڵی ڕابردووە ئەو کێشانەی کە زۆر جار بەشداری تیاکرۆ ئەتوانم بڵێن بەداخەوە ئاڵۆزتر بووە بۆیە چونکە لە ساڵی 2007 تا UN وادیدا بە ئێمە ئەوە بوو لە پەرلەمان ماوەی مادەی 140مان درێژ کردەوە بۆ 6 مانگ و دوایش هیچ دەرەنجامێکی نەبوو بۆیە پێویستە لایەنی کوردستانی پشت بە خۆی ببەسێت پشت بە حەقانەتی پشت بە دەستور ببەسێت. نوێنەری ئەمریکەکان لە کۆبنەوەی لایەنە سیاسەکاندا کاتی حکوومەتی عێراقی متمانی پێدرا بەشدار بوو ئەم لایەنانە هیچ لایەنێکەیە کە لایەنی سێم بێ بتوانێت گەرنتی جێبەجێکردنی داخوازەکانی کورد بدات لە بەرامبەر ئەم داوایانەی کە لە کوردی دەکەن. من وا نازانم ئەوان بتوانن گرنتی بەڵکو پشتیوانیە کە بەت ئەوەی کە بۆ ئێمە زۆر گرنگە لەم قۆناغا پشتی پێ ببەسین دووشتە. یەکەمیان ڕێخستنەوە و تەبایی ناوماڵی کوردستانم یەکەڵوێستی لایەنە کوردستانیەکان ئەمە خاڵێکی هێزە بۆ لایەنی کوردستانی. دووهەم دەوڵەتی عێراقی فیدراڵ ئەو سەنگ و بەها و قووەتە و جەبەروتەی جارانی نەماوە. ئێستا بەشێکی زۆری لە وڵاتەکەی خۆی لێ جیاکراوەتەوە هێزێکی دەرەکی کە ناسنامەکەی دیاری نییە هاتۆ بەشێکی لێ داگیر کردووە لەبەرەوە پێویستە ئەو بەشێکی زۆر لە مەرجەکانی خۆی دابەزێت حکوومەتی عێراقی فیدراڵ و لایەنی کوردستانیش بەم پتەوی ناوماڵی کوردستانیەوە کە زیاتر پێویستە کاری لەسەر بکات پێدا بگرێت لەسەر مەرجەکانی و بێگومان نەتەوە یەکگرتووەکان بێگومانی UN سیاسەتی نێودەوڵەتی پشتیوانی لە داخوازیەکانی ئێماکات چونکە داخوازیەکی دەستوری و یاساییە لەگەڵ ئەوە پێویستە لایەنی کوردستانیش لە ڕاستیە ئەو خەرقە دەستوریانەی کە پێشتر کردوێتی بەتایبەتی لە گرێبەستەکانە چۆن بۆ چارەسەر بکرێت و لەم ڕۆژ شەفافیەتە بێت بە شێوەیەک هەموو لایەنەکان و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم و جەماوەر بەگشتی خۆیان بە خاوەنی ئەو گرێبەستانە بزانن. بەڵێ بابەتێکی دیکە کاکیوە پرسی پارێزگاری سلێمانی بوو وەک چاوەڕوان دەکرا باز لەوە دەکرا کە کۆبنەوەی لوتکە دەبەسرێت بەو پێی بڕیارە سبەینێ کۆبنەوەی واتە مەوعیدی ئەنجامدانی نوێمین کۆبنەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بۆچی پرسی پارێزگای سلێمانی لەم کۆبنەوەدا یەکلا نەکرایەوە؟ ئێمە کە ئامادەکاری ئەو کۆبوونەوە دەست پێشخەریمان کردبوو لە ڕاستیە تەوەرەیەکی سەرەکی کە دیاریمان کردبوو داوانمان کرد لە هەر 5 لایەنەکەەوە باسی شکرا لە کۆبوونەوەکەیە دۆزی دەڤەری سلێمانی و ئەنجومەنی پارێزگایە چونکە ئێمە وا ئەزانین یەکێک لەو برینانەی کە ئێستا بە جەستەی هەرێمی کوردستانەوە خاڵێکی لاوازە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بابەتی سلێمانی و نەگەیشتنە ئەنجامێکی پێکاتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەتایبەتی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی. بەڵام بۆچی یەکلا نەکرایەوە؟ بەڵام زیاتر وا ئەزانم نەبزوتنەوەی گۆڕانیەکێتی حەزیان بە باسکردنی ئەو مەسەلە نەبوو. کەواتە لەو کۆبنەوەیە بە هیچ جۆرێک باسی ئەم پرسە نەکراوە؟ نەخێر. ئێستا هەڵوێستی ئەو یەکگرتووی ئیسلامی سەبارەت بەو پرسە چییە؟ پێشتر باسان لەوە کرد کە پێویستە و دوولانە بگەنە ڕێکەوتن. ئێوەش کە لیستێکتان هەیە بە ناوی لیستی خزمەت لەگەڵ کۆمەڵی ئیسلامی هەمان هەڵوێستی پێشترتانە یاخود هەڵوێستان دەگۆڕێت ئەو پرسە یەکلایی دەکەنەوە لە مەودووە؟ لە ڕاستیە ئێمە کاتی خۆی لیستی خزمەت ئەو هەڵوێستەی کە بۆمان ئێمە پشتیوانی لەوەکەین کە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بگەنە دەرەنجامێ چونکە بەرپرسیارەتیەکەم ڕوو لەوانەکات پێکاتن لەسەر ئەوەی کە 2 ساڵ بێت بەڵام تا ئێستا پێک ناتون لەسەر 2 ساڵ یەکەم بۆ کێ بێت و کێ پارێزگار بێت ئەوە قەیرانێکە کە تا ئێستا حیزبە کوردستانیەکان و لایەنە کوردستانیەکان تیا چەقیون و نەیانتوانیوە وەڵامێکی ئەگەر ئەمە هەر بەردەوام بێت ئێوەش لەسەر هەمان هەڵوێستی خۆتان بەردەوام دەبن یاخود بەپێی دەنگ لە ئەنجومەنی پارێزگایەک لای دەکەنەوە بەتایبەت کە ئێوە 4 کورسیتان هەیە لە ئەنجومەنەکە؟ من قەناعەت ئێمە قەناعەتمان وایە نەگۆڕان نەیەکێتی ناتوانن خۆیان بەجیا کەسێک بپاڵێون ئەوان پێویستە بە تەوافقێکی سیاسی پێک بێن چونکە بابەتەکە هەروە بە دەنگدان یەکلایی نابێتەوە بەشێک لە جەماوەر وا ئەزانێت بابەتەکە بە دەنگدان یەکلایی ئەبێتەوە تا ئێستا لە هەرێمی کوردستانە پرۆسەی دموکراسی و بە دموکراسی بوونی دام و دەستگاکان تەواو نەبووە تا ئێستا سەیتەرەی حیزبی و دەسەڵاتی حیزبی بەسەر دامەزراوەکانی هەرێمی کوردستانە بەردەوامە بەشێک لە هێزی پێشمەرگە بەدەست تا ئێستا بەدەست یەکێتی نیشتیمانی و بەشێکیشی بەدەست پارتی دیموکراتی کوردستان ئەمە واقعەکە بۆیە ئێمە و کولیسی خزمەت بەڕاستی زۆر مەترسی ئەوەمان هەیە
ئەڵێن با گۆڕان و یەکێتی خۆیان بگەنە دەرەنجامێک ئیتر نابێ ئەوانیش ئەمە ببەستنەوە خەتای لیستی خزمەتە یا خەتای فلان لیستە خەتای یەکێتی و خەتای گۆڕانە چونکە گۆڕان و یەکێتی تا ئێسێکی لەگەڵا بێ بەرژەوەندی حزبی خۆیان ئەدەن بەسەر هەموو بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانە. بەڵام ئەگەر ئەم پرسە هەر یەکلا نەبوو ینی ئێوەش هەڵوێستان ناگۆڕێت هەر بەم جۆرە دەبێت؟ یەکلا نەبێتەوە جەماوەری هەرێمی کوردستان ئەزانێت و ئاگای لەوەیە خۆی ئێمە ناچینە پرۆسەیەکەوە کە ئەگەری شەڕکردن و ناتەبای و کێشەنانەوەی لێبێ کوردستانی زەرەر لە نیوەیە بگەڕێتە بەم هەڵپەسێراویە بمێنێتەوە نەک گرفتی لێ بکەوێتەوە ئەو پرسیارە پێویستە ڕوو لە یەکێتی و ڕوو لە گۆڕان بکات تاکەی گۆڕان و یەکێتی بەردەوامە بن لەسەر مەسلحەتی حزبی خۆیان ئەمڕۆ لەگەڵ ئێمە باسییانەکە بەرژەوەندی و ئاخوازیقەی چێکە باە گرت و داوای وەزیری کۆچ و کۆچبەرانی نەوێت فلان وەزە ئێمە دەوێتمان باشە لەبەر بەرژەوەندی گشتی ئەوەکەن ئەی بۆچی خۆیان ئەوە ناکەن یەکێک لە گرفتەکانی حیزبە کوردیەکان ئەوەیە ینی هەڵوێستی یەگرتو و جیاواز لە هەڵوێستی کۆمەڵ نزیکترین لە گۆڕانەوە و یەگرتو لە یەکێتی و نزیکن هەندێک زانیاری هەبوو گوایە بە نهێنی کۆبنەوەتان لەگەڵ یەکێتی کرد بێ سەبار بە پرسی پارێزگاری هەڵەبجە و پارێزگاری سلێمانی. وەڵام من حەزەکەم هەم بۆ ئێوە لەم مینبەرێ ئێوە لەم کەناڵی ئێوە بۆ جەماوەری هەرێمی کوردستان ئەوە ڕوونکەوە هەموو ئەو بابەتانی ئەوترێت بابەتێکی بێبنەمایە ئەگەر نەفەرێک لەم لا یا لەو لا قسەیەکی کردبێت مەسئولیەتی فەردی خۆیەتی چونکە تا ئێستا لیستی خزمەت نە ئەندامێکی مەکتەب سیاسی و نە کۆمەڵەیە گرتو بە تەنیان مافی بڕیاردانی نییە بۆ هەڵوێست و بڕیاری ئەو لیستە. ئەمە لیستێکی هاوبەشێ ئێمە اتفاقمان کردووە ئەو بڕیارەی کە بۆمانداوە ئەو هەڵوێستەی کە وەرگیراوە قیادەی هەردوو لامان دیاریمان کردووە تا ئەو ڕۆژەی قیادەی هەردوو لا کۆبوونەوە نەکات و هەڵوێستێک یا بڕیارێکی تر وەرنەگرێتەوە ئەوە بڕیاری جێگیرە و هەموو لایەنەکانمان هەردوو لایەنمان و لیستی خزمەت بە تایبەتی پێویستە پابەند بێ پێیەوە. بەڵێ سوپاس بۆ بەڕێز هیوا میرزا سابیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە شاری هەولێر و لەگەڵ مابی بەڕێزان سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکە بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ.